گۆشتی مرۆڤەکان دەخۆن و لە کەلەسەری مرۆڤەکان دەخۆنەوە. بەڕووتی دەسوڕێنەوە و لە نێوتەرمی سوتەودا دەخەون. ئەمە هۆزی ئاغۆریە لە هیندستان. ئێرە گوندی فەرانسیە لە باکووری هیندستان و دەکەوێتە سەر ڕووباری غانج کە هۆزی ئەغووری لێی نیشتەجێن. ئەوان بە ئازایەتی و بە چاونەترسیان جیا دەکرێنەوە. ئەم هۆزە خودایەک بە ناوی شیفا دەپەرستن کە ئەوان خودای لە ناوبردنی هیندۆسی و هاوسەری شاکتی پێدەڵێن. بە کۆمەڵ لە نزیک گۆڕەکان دەژین و جەستەیان بە خۆڵەمێشی پاژماوەی مرۆڤی سوتاو دادەپۆشن. ئەوان پاژماوەی مرۆڤ بەکاردەهێنن، هەروەها کە لەسەری مرۆڤ بەکاردەهێنن بۆ خواردنەوەی ئاو. جەستەی مرۆڤ بەکاردەهێنن بۆ خواردن، چونکە بە بڕوای ئەوان گۆشتی مرۆڤی مردوو ئازایەتی و بڕوا بەخۆبوونیان پێدەبەخشێت و تەمەنیان درێژ دەکات. ئاغۆریەکان زۆربەی کاتەکان لە گۆشەگیریدا دەژین، بە دەگمەن متمانیان بە کەسانی دیکە هەیە و هیچ پەیوەندیەکی خێزانیشیان نییە. ئەوان کۆمەڵەیەکی سادەن کە لەگەڵ سروشدا دەژین و هیچ داواکاریەکیان نییە. هەموو شتێک وەک بەرجەستەکردنی خوددا دەبین و جیاوازی ناکەن لە نێوان گۆشتی ئاژەڵ یان مرۆڤ لە کاتێکدا ئەوەی دەیدۆزنەوە دەیخۆن.